های خواهی گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز مامۆستا خۆشەویستەکان فێرخوازە عەزیزەکان هەموو لایەکان بەخێر بێن سەرسەر و سەرچاو بەڕێزان وەک دەزانن ئەمڕۆ 4/4 کە دەستنیشان کراوە هەموو ساڵێک یاد دەکرێتەوە لەم ڕۆژەیە ڕۆژ 37مین ساڵیادی کارەساتی جینۆساید و ئەنفاکردنی گەلی کوردە و براهەمیانی کاروچالەکەکانی پەیمانگای تەکنیکی کوردستان ئەمڕۆ بەشی دیجیتال میدیا و مارکێتینگ هەستاون بە ئەنجامدانی پانێڵێک بۆ ئەم یادە پانێڵەکەش لەژێر ناونیشانی ڕەنگدانەوەی ئەنفال و جینۆسایدی کورد لە ڕاهەندی میدیا و ئەدەبەوە دیارەمەڵینی بەڕێستانە پرۆسەی ئەنفال پرۆسەیەکی چەند کۆناکەی پرۆسە گەلی کورددا لە ساڵانی 1970 و 80 بە ناوچەکانی سەرناوچەکانی هەرێمی کوردستانی گەرمیانی بۆ بیمارستان متەوەفایەتی و چەند ناوچەیەکی کوردستان دەهاتەوە کە زیاد لە 183,000 کەس ئەنفال کراون لە خەڵکی سیڤیل و نەتاوان ئەوەی کە تا ئێستا گرنگە ئەم کارهانەوە و یەکەوتەکانی پرۆسەی جێنۆسایدی گەلی کوردداوە چی کراوە بۆ گەلی کورد سەبارەت بە پرۆسەی ئەنفالیشمان باسکردن ئەمڕۆ ئێمە لە دوو دیکراوە لەم بابەتە بەڕەوانی بابەتێکیان لە ڕەوانگەی میدیا و بابەتێکیان لە ڕەوانگەی ئەدەبەوە باڵکردنەوەی یان پیشەسازی بەرهەمهێنانی هەواڵ و گواستنەوەی زانیاری هەمیشە پێداپێ تەقلیدیەکان کە گرنگە بێگومان و ئەرچێکی تر ئەرچی ڕۆشنبیرکردنە کە بیتێ لە ئەوەی پێوترێت تەسقیف بیان دەستکردنەوەی ئاستی وشیاری کۆمەڵگەیان بەرامبەر بە کەیس و دۆستە گرنگەکان لە هەر وڵاتێکە ئەرچێکی تر ئەرچی ئاراستاکردنە بە نسبەت میدیاکانەوە چۆن ئەتوانین کۆمەڵگا و دەوڵەت ئاراستا بکەن بەتایبەتی کە ئەمەیان بەشێکی زۆری تیۆرەکانی میدیا پێوان ئەڵێنی کە ئەرچێکی سەرەکیە هەموو کۆمەڵگایەک پێویستی بۆ هەیە خۆی لەبەر ئاوێنە ببینێتەوە بۆی هەموو قۆناغ لە هەموو قۆناغ مێژوویە خاوەن دیرێکی ڕوون بێ سەبارەت بە ئێستای بۆ ڕابردووی وا بە داهاتووی خۆی ئەرچێکی تری میدیا کە دیسانەوە ئەرچێکی تەقلیدیە ئەرکی چاودێریکردنە بۆ ئەتیباری کە دامەدەستگاکانی ڕاگەیاندن صفتێکی لە مێژووییان داوەتە پاڵ کە ئەمیش ئەوەیە میدیا لە پەنای دەسەڵاتەکانی تری ناو دەوڵەتە کە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی قەزایە ئەمیش خاوەن دەسەڵات و پێوترێت دەسەڵاتی چاودێریکردن و ناوی لێنراوە لە ڕووی زانستیەوە لە فەرهەنگی میدیا ناوی لێنراوە دەسەڵاتی باش ئێمە تەنها لە ڕوانگەی ئەم ئەرکەتەقلیدیانەوە تەماشاکەین واسیە ئەوەی کە ئەتوێتە سەرشاری دامەدەستگاکانی ڕاگەیاندن لە کوردستانە سەبارەت بە ئاساندنی جێنۆساید يتغافلون عما جرى ولهذا لما كانوا يدعون الى بعض المهرجانات الخانقه كانوا يقولوا لي تكا موضوعك حساس باسنك تكا باشعرك ضد كستيان نرنج باشا شلون ضد كستيان نرنجت كانوا يطلبون شعر انه يرضى الجميع شلون ارضي الجميع وفي الشاعر يقول قتل امرئ في فلاة غير مقتدر فكيف يغتفر قتل أمة أو كشتيني مرابط لو دشتا ليخشبوني نبيت أي آية كشتيني ملتك شون ليخشبوني نبيت شون أتوان باسينك شون أتوان شاو يداخوشن محاضة دبر أو شو تكفين خندومو لخواب الزاد فيش ينخشت خندومو لكركو السليماني لا مش يعني ترسي أنفال باسكت شو كأتيك إزرجاني همو تسيدا ما وصل سبارة بوكا دلالة أو دلالة سكتي وكم بيني بزمان عربي مثلا خامسيها شوي فخشان يقول فخشان الشاي كموسيقانا أم سنة بزمان عربي يعني بأخذ بنية وكنالي عربي كشوازي كل وقت عشان لما كل أذانك لسهات كل أذانك رياض بيسنا فراسك لما بيس عربي زاني أنا أو ملتني كبيدن بي لما أو ملتني أمر بيد صاباتين لما توانا من ده أو أن بشك هاتين بكمية غادان هاتين لما أقول أستدى صلاة ما نهبيت أو شكل بدسي أوان بيت هالبرامبر يعني قرينو بقوة ليشين أبيت
ئەبێنێ ڕنجیسانە و دووبارە ئەبێ بزان ئەوان چەند برندن چەند ناخیان ڕەشە بەرامبەر ئێمە. بەجددی ئەم چالاکی و بۆنە نەتەوەیەتی و نیشتیمانیانە زۆر زەرورن لە ناوەندە ئەکادمیەکان بۆ نەوەکانی دوای خۆمان بۆ ئەم جیلە تازەیە هەمووی ئاشنا بن. ئەمڕۆ بە بۆنەی 37مین ساڵەی یادی ئەنفال ئێمە لە پەیمانگەی تەکنیکی کوردستان بەشی دیجیتال میدیا و مارکتین هەستاوە بە سازدانی پاناڵێک لە ژێرناو نیشانی ڕنگدانەوەی ئەنفال و جینۆسایدی کورد لە ڕەهەندی میدیا و ئەدەبەوە بە میوانداری پسپۆڕانی ئەم بوارە نووسەر دکتۆر عەدالەت لێرە ئەمڕۆ پانەلیستە بەشدارە لەگەڵمانە و هەروەها مامۆستا سعدیە کە ئەویش بە هەمان شێوە ئەدەب و نووسەری گەورەی کوردە ئەویش بەشدارە تاوتوێی بابەتەکە ئەکەن چەند گرنگە نەوەکانی داهاتوو ئاشنا بن بەم یادانە چەند ئەنفال زامێکی گەورەیە و لەبیر نەکراوە و لەبیر ناکرێ و پێویستە هەموو ئەم یادانە بەرز ڕابگیرێ. پەیمانگەی تەکنیکی کوردستان هەمیشە ئەو بۆنانە ئەو یادانە بەرز ڕائەگیرێ تایبەتیش بێ بە کورد هەر بۆنەیەک تایبەت بێ بە نمونە یادی هەڵەبجەمان کردووە یادی ئەنفالەکرێ وەکو وانە و وانش ڕاستێکی ئێمە لە بابەتی ئەکادیمیە بنمونە وانەی کوردۆلۆجیمان هەیە هەمیشە ئەم جینۆسایدانە باسەکرێ بۆ فێرخوازانمان ئاگادارین هەستێکی نەتەوایەتی و نیشتیمانیان لە لا زیاد بێت.